بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد هیوادارم لە هەر کوێ هەن هەر هەمیشە شاد و بەختەوەر بن. زۆر زۆر خوشحاڵم کە دیسان لە ڕێگەی تەلەڤیزیۆن یا شاشە تەلەڤیزیۆنی فریدۆم تیڤیۆ ئەبینە میوانی ماڵەکانتان و ئەم جارەیش لە ڕێگەی پروگرامی هەوارگەی هونەر کە هەر پەنجشەممە ئێواران کاتژمێر 7:30 ئێوارە بە کاتی ناوەندی ئوروپا لە خزمەتتانین. و پرۆگرامەکە وایە کە هەر هەفتەیەک میوانێک بەڕێزێک بەخێراتنەکەین لە تەلەڤیزیۆن و لەسەر کاروباری هونەری، لەسەر ئەدەبیات، لەسەر هەڵس و کەوتی جامعە بەگشتی فەرهەنگی هونەریە ئەدوێن و ئاخافتنەکەین. و بۆ ئەم جارەیش و بۆ ئەوەڵین جار کەسێکی زۆر زۆر خۆشەویست میوانی پرۆگرامەکەیە ناوی چووکەی میکایلە گەورەکەی معلوم نییە. میکایل زۆر زۆر بەخێربی. قوربانت دەبم. زۆر سپاس کە بۆ ئەوەڵین وەکو ئەوەڵین کەس داوەتی منت قبول کرد و دڵت نەشکاندین و گەورەی خۆت نیشانەدا. بەرحاڵ زۆر زۆر خوشحاڵین کە هاتی بۆ جلوبەرگە 40 ساڵ کۆنەیش تۆ خۆت سپاس دەکەم. پیرۆزبایی لێ دەکەم. پیرۆزبایی و پرۆگرامەی هەوارگای هونەر هیوادارم هەمیشەوە کرد پێشتریش لە بواری هونەریەوە لەباری دابەشکردنەوە ژەرنیانەوە چالاک بوویدە و بوارەشەوە ئێستا هەر سەرکەوتو دەبی ئینشەڵڵا. زۆر سپاس دەکەم. دیارە ئەگە کەسانی وەکو جەنابەت بەڕێز خۆت و کەسانی دیکە لە میوانداری ئەمە قبولکەن بێت و تایم بێڕازێنەوە. عەزیزان خۆشەویستان، ئەو شتێک کە باسم کرد وتم جلەکەی 40 ساڵ کۆنە و قسەی خۆم نییە، نەکا بێڕێزی پێتاوانە بێ بێڕێزیەکەم بە بەڕێز کاک میکایل. لە حەقیقەتدا بەیەکۆ هاتین چوومە دووی کە جلوبەرگە وتی جلوبەرگی کوردیم لانیە دەبێ بچین لە براکەم سێنین چوین لە براکەمان سند و ئەوەڵ کە دەری هاورد لە جانتاکە سەیری کرد وتی ئای ماڵتە هەر بەزاراوەی ساڵباغەکە وتی ئای ماڵتە جاخۆی 40 ساڵ کۆنە هی لەمە پێشە بەرحاڵە بەرمان کرد و پشتوێنەکەیشی کورد بوو بڕێکمان پێی ئیزافە کرد و بەرحاڵ ئاوە ئایسا شیک و قۆز لە ستودیۆ ئامادەیە. گلەیش یەکرێوت قژم سپی بووانە وتم وەڵڵا ئیشەڵڵا هەموو کەسێک قژی وەکو تۆ سپی بێ. وەڵڵا زۆرت لێدێ پێشۆخینە. سپاس دەکەم. بەرحاڵتمەوە فەقەت ئاماژەیەکی پێ بکەم کە دوایی بینەران لە من تۆڕەنەون. کاک میکایل، وەکو هەمومان دەزانین ساڵانێکە نازانم 20 ساڵە 25 ساڵە 30 ساڵە چەندێکە گۆرانیاڵی؟ جا وەڵڵا زیاترێکە هەمووی بیە. مەمزورم لاوی نییە. باش شتێکەوا لێ نەکەین بڵێن کاک میکایل ئەرێ چەند ساڵە لەکەیەوە دەسە کردێ بە گۆرانی باش شتێکەوا لێ نەکەین. مەزوم بەڵاتای تقریبەن لە 84 و 92 شێوا بووە 25 ساڵێکە بە ئەوەڵ کارەکەت هەڵە نەبم نازانم من وازانم هەمیشە ئەوەڵ کارت کیجەکەی کافرۆشە بەڵام هەروانە هۆکاری انتخابی و گۆرانی چی بوو؟ وەکو ئەوەڵ کار کاری ئەو دەمێ دیارە من ئەو گۆرانیم پێشتر بیست بوو لە زمانی پێشمەرگەی شەهیدەوە کاک جەماڵی مفتی پێشویست هەروە کاک مشکۆ کوێتی ئاشنا بووم بە گۆرانەکەی پێم خۆش بوو هەر لەو دەورانی تەمەنێەوە. ئەو جارە بەشێکیش لە ئینتخابی گۆرانیەکان و شێوازی گۆرانیەکان ئینتخابی خودی کاوەی بوو کە دابەشکەریشی بۆ موسیقاکەی دەکرد و ئەوان هەموو کارەکان هاو بەش هەڵمان بژاردەوە. ئەو دەمێ ساڵ بێک و کارتان کە تۆ کاوانە کاوە؟ بەڵێ ئەرێ وەڵڵا جا کاوە هەر لە ئەوەڵین کاسێتەوە تقریبان دووەمین کاسێت دووەمین نا بە دوای سێوەمی و چوارمیەوانە هەر پێکەوە هەمیشمان کردو. باشە دوای کیژەکەی کافرۆش هەندێک گۆرانیتر هەیە کە پێم وایە لە ناو خەڵکە جێگەی خۆی گر ئێستا هەندێک کەس قبوڵی بێ نەبێەوە ئەوە شتێکی ترە بەڵام یەکێ لەو گۆرانیانە جگە لە کیژەکەی کافرۆش بڕۆی تر بۆ کوێ بڕوا؟ ئەو گۆرانیانە دەورەی زۆر کەمە دەڵێن 25-30 ساڵەوەی پێش دەواقعدا دەبێتە دەورانی جوانی منیژی دیوایە من کە هاتووم مێرە دەوری 22 ساڵم بوو
ئەرزت کە ئێستا لەوانەیە گەبێ بڵێ وەرە 100,000 دۆلاریشت دەدەمێ مەسەن گۆرانێکی ئاوڵە زەبتی کە پڵاویکەوە نیکەم 100,000 دلار نایکەی پێم وانە یاگە بێتە سەرشانم شۆخیەکەم مەبەستم لەوەیە بۆچی باشە بۆ نایکەی ئەو کات بۆت کرد ئێستا بۆ نایکەی لەبەر ئەوەیە کە تۆ کە دەست بەکارێکی دەکەی دەوڵەدا خۆ ئەو توانایەت نییە نە لەباری ئەدەبیەوە نە لەباری هونەریەوە نە لەباری شناختی کۆمەڵایەتی گەلی خۆتەوە نە لەباری فۆلکلۆریکەوە کە چەندە ئەو گۆرانیە دەتوانێت ئاسەواری خراپ لە نێو کۆمەڵدا بەجێ بێڵێ چەندە باشە خۆ مشتی خۆش باش نییە وایە ینی پێ دوای ئاسەواری خراپیە بۆ لەناو کۆمەڵگادا دەتوانم بڵم ئەو نوع ئیجرایە ئیجرایەکی کوردی نەبوو نایدی کوردی لە مەبەستت چیە لە کوردی مەبەست کوردی ینی وەی کە کلاسیکێکی کوردی کە زەمان تێپەڕ بکە بە جایگای خۆی بمێنێ گۆرانەکە ینی بیناسێەوە ینی چاموچێژی کوردەواری لێبێ وەک چۆن مەسەرەن دەنگی مەسەن گۆرانی مەسەر مامەستا ئاسەن زیرەک کتوێتی 50 ساڵەوەی پێش کتوێتی ئێستاش کە تۆ جۆت لێ دەبێ خۆ نەگەوەی کە موسیقێکی زۆر غەنی بێیان وەک لەحن و ئاواز شتێکی زۆر خارق العاد دەبێنە ئیوەیە کە شێوازی کوتنیوی دەنگیوی و شێوازی دابشکردنەکەی ئەوەندە کوردیە کە تۆ وەک کوردێک دەچێوە سەر ناسنامەی خۆت و چێژی لێوەدەری ناڵەکەی ناڵەیەکی کوردیە جا دە دەستپێکەیدا بەڕاستی و گۆرانیانە دروستە دەنێو کۆمەڵانی خەڵکدا بە هەردلایلێکی زۆر باجێ بۆ خەڵک زۆری پێخۆش بوو بۆیە دەڵێم ئەمن مەستا ئێستا مەسەم ئەو کارەی ناکەمەوە بۆ بینیشەی ئێستام بۆ زانستی ئێستام کە مەسەن بۆ شناختەی کە ئەو ڕۆ لەسەر هونەرم هەیە هونەر چۆنە دەبێت چۆن بێت تەسیراتی دەبێت چۆن بێت کۆمەلگا لە نێو خەڵک لە نێو گەنج لە نێو ئەدەبیات نەخشێکی هەبێ دەوێدا چزانم چەندە تەسیری منفی هەیە لەسەر گۆڕانی کولتوری نەتەوەیەکە من بۆ منێ لە خۆڕا بێم مثلەن دەژێرناوی گۆرانی بێژدا بێم کولتورێکی کە سەدان هەزار ساڵە ئەو خەڵکە سنگ و مێژوو وەریان گرتوۆتەوە یەکترە من بێم بە جیخنەیەکی بیگۆڕم یانی کەس بۆی نییە وەک چۆن مەسەلەن کەسێکی کە ئەو ڕۆوە مەسەلەن بڵێن فلانە تەلەڤیزیۆن ئێرە ناڵم مەسەن چ خۆمان لێرەین ناگا بۆ ئێرە دەڵم ڕاحەت ئێرە دەڵم تۆ ئەو تەلەڤیزیۆنە قەیناگە ئەوگە خزمەتی بە کۆمەلگای کوردەواری دەکا بۆی نەبێ پرۆگرامەکە نێکی بڵاو کاتەوە یان گۆرانیەهایەکی دانێ یان دەباتایەکی دانێ کە پێچەوانەی ڕاستەوخۆ لەگەڵ کولتور و هەست و کەوتی نەتەوەی ئێمە بێ وایە دەی ئەرکی هونەرمەندی شەروایە هونەرمەندیش دوارە هونەر فریە تۆ پێت خۆشە بڕۆ ینی چی ینی ئازادە ینی کابرا چی پێ خۆشە دەیڵێ بە چزمانکی پێی خۆشە دەیڵێ باز پیاو ناشوانێ هەموو کەس دەرزی لێدا دەرزی نیشتیمان پەروەری و نیشتیمان بەس وەک هونەرمەندێکی نیشتیمان پەروەر وەک کەسایەتێکی کە بۆی مهمە چ دەکا کە ڕنگدانەوەی ئەو هونەرەی لەسەر ئەو میلەتەی چی دەبێت چۆن نابێ 100% دەبێت زۆر ئاگاوێ کە چه هەڵ دەبژێرێ چنە و موزیکێک هەڵ دەبژێرێ چنە و ئەدەبیاتێک هەڵ دەبژێرێ تاثیراتی وەی هەڵسەنگێنێ من ئەو وەک ڕخنێک لە خۆم وەک دەستمێ ڕخنەکان با من بیکەم شتێکم بۆ پێڵەڕۆ نا قسەکانت دیارە نەخشی من ئێستا لێرە بە حکمیەوەی خۆشم ژەنیارم و موسیقیم و زۆر کەس شاید بزان و زۆر کەسیش نەزانن بەڵام بە حکمیەوە کە خۆم ژەنیارم هەندێک جار حەز ناکەم خۆم شتەکان ینی وەڵامدەری پرسیارەکانیش بم بۆیە حەزم کرد خۆت ئیشارەت بە شتێک کرد کە من حەزەکەم میدامێ لێ بم ینی لەسەری بدوێن ئەویش ئەوەیە کە ئایا ئەوەی کە باست کرد ئەرکی هونەرمەندە ئیسەن نیشتمان پەروەریەکەی ئەگە بگرین تۆ وەکو جەنابەت وەکو میکایل ئایا ئەو ئەرکت
لەسەر شان بووە و ئەو ئەرکت ئەنجام داوە چون ئێستا باسی شتێکەکەی ئەڵێ پەشیمانم ینی ئێستا نەمەکرد ئێستا بۆیە چون باسی بەسەر ئەوە کە باسەکەن کە کارەکان جێگەی خۆی گرتو و بە قەولهین تەقیۆ و زۆریش مەحبوب بوویت و ئێستەیش هەی بەڵام چی ئەکا کە ئەو مەحبوودیەتە کە حتا جەنابەت بەهۆی ئەو گۆرانیانەوە کە لە ئەسڵی سە فارسیش وانە کە پێگەیشتی چی لە مێشکی میکایلە قەلەقە یا ئەگوجێ کە ئێژێ پەشیمانم لەوە ئینسان بەهرەیە کە شتێکە کە تەکامل هەمیشە بەرەو گۆڕان دێ ینی ئەوە هیچ کەسیش نییە مەسەڵەن بڵێ تەکمیل بێەوە یانێ و مهم ئەوەیە ئینسانەکە حدێقل دەو بوارەی کە تێیدایە ئەوەندە شارەزایی پەیدا بکە کە بران خراپ و چاک چییە زەرەد و خێر چییە چاک و باش چییە مەسەڵەن ئەو بوارانەی دیکەی لێک بێتەوە ئێستا من بەو ئەقڵیەتەی ئەوڕۆم مەسەڵەن ئەو نوع گۆرانەی ناکەم هەر ئەو جارەشم کردو هەر ئەو دەمینەوە دوو چوارێت چ بڵەوە لەو ستایلی ئەلەو شێوەی لەو بەزمەی نەگەوەی کە دەزانم جۆگریشی یەکجار زۆرە بۆ بە حکمی چی جۆگری زۆرە بە حکمی وەیە ئەمە هەموو ئیشەرقین میلەت میلەتانی شەرقی زیرانی ما مەسەلەن عەرەبن و تورکن و فارسن و عەرەبن ئەوانەوە محقوڵە ئەوستالە دەنێواندا محبوبەوە پەیوەندی کولتوریە دەنێو ئەو کۆمەڵە خەڵکانەدا بۆ زۆرتر شتێکی ساڵێ زووتر دێتە نێو دڵی خەڵکی بەس ئایا شتێکی هونەریە نا ئەگە باشە شتی هونەری چییە؟ شتی هونەری ئەوەیە کە تابیری خۆم هەیە بەڵام شتی هونەری بە بڕوای من ئەوەیە کە ئەوەڵەن خەلاقیەتی پێوە دیار بێ خەلاقیەت چییە؟ خەلاقیەت ینی دروست کرد بێ خوڵقاند بێتت شتێکت خوڵقاند بێ ئەمە نەک بچم مەسەلەن گوێ مەسەلەن لە گۆرانێکی تورکی سۆمالی عەرەبی بگرم بێم تورکی سۆمالی شێعرێکی سەقەتی کوردی کە ئەدەبیاتەکەی سفر لەسەری دانێم و بێم وەک هونەر پێش نییە ئەوە هونەر نییە زۆرم پێی خۆشە کە باز لە ئاماژە بە ئەدەبیاتەکەیت لە قسەکان تا چون ئەمەوێ بێمە سەرەوە چونکو ئێمە هاوکار بووین بینەرانی بەڕێز ئێمە من خۆم بەرحاڵ خۆم وەکو شتێکی شانازی پێزانم کە لەگەڵ کاک میکایلە چەند ساڵێ ئاشناین و لە سێدەی ئاخری قیشتا بە شانازیەوە بەشدار بووم بە ئامێری کەمان و ئەود هەرچەند هەندێک لە بواری تەکنۆلۆژیەکەی و پێما بێ نازانم دوای کە چاپ کرابوو چی بوو کەم و کۆڕی تێدا بوو بەڵام نەخەتای تۆ بوو نەخەتای من بوو نەخەتای کاکدیدن بوو نازانم بەرحاڵ چی قەوما بەڵام لەو سێدەشتا بەرحاڵ بەشدار بووم وە لە کارەکاندا کە تێبینی یەکەم بەرحاڵ من وەزیفەمە کە دێم میوانێک باەکەمە دوێ بزانم چی لەگەڵا باس بکەم یەکی لەوانەیە بوو کە لەکوێ و دەستمان پێ کرد جەنابەت دەست پێ کرد جاوتم ئەمەوێ لەسەر ئەو گۆرانیانە باسکەم وتی ئەوانە هینی بێکلاسن بۆ وانە پرسیارەکەی وتم ئاخە هەموو کەسێ دەورانێکی بێکلاسی هەیە تا ئاگاتە کلاسی جەسارەتەن شاملی هەمومان من خۆم لە ژەنینە هەندێک کارم کردە ئێستش لە یوتیوبایە جاری وایە ئاژنەوە شتەکەتمان بینیە ئام بەناوچان خۆمەش باوکە حیام چوو بەرحاڵە ئینسان تەکمیل دەبێت بەڵام ببوورە قسەکەتێنەکەم ئەگەر شتێکت هەیە سەبارەت بەو گۆرانیانی سەردەمی 1994 ئەتوانین بڵێ دوای چینە پرسیاری دووەمەکەم کە دەم گۆرانانە دەم سێدەیدا ئەوە بەشە باشی هەم باشی و چاکی ئەو چەند گۆرانێمان کرد بە هەردەوەیدا گۆرانی باشیشی تێدا بوو کە ئەو ڕۆژ دنێو کوردیدا تازەیە یعنی تا ئەو ڕۆژ نەکراوە من وەکو بولبول کام سێدە بوو ئەو سێوم بێ ئێستا من گۆرانی مەسەڵەن نین بڵێم نازانم 200 گۆرانی و چیمە زۆرم نیە لەوانەیە هەموو 50 بەس باقەن لەو گۆرانیانە مەسەڵەن گۆرانی زۆر باشیشمە هەیە مەسەڵەن گۆرانی دینە سەرەوانە بۆ نمونە ئاخر پیاوە ئەو کەسەی کە پەیامەکەی جۆرە دەبێ تەشخیصی وی بدا کە من مەبەستم چاوکە بەو کابرایە چوو لێ دانیشتۆ باسی شتی خۆی دەکا کە خەمت نەبێستت بەمە ئاسمانەی
خواهینی وەکو باڵۆنگ دەڕێن یەواش 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 ئاگرەکەینی هیچ خەمت نەبێت شتی زۆر چاکیشت کردووە بە بیر و بڕوای خۆم جا ئەوەیە هەرێک و بینە سەر ئەوە مەسەلەن ئەوە بڕۆ و نازانم یەک دوو گۆرانی تر هەیە لەوانە بەڵام لە فڕە بینی لە کارەکانی ترتە لەگەڵ هێمنە ئەحساسەکەم ارتباطێکی تایبەتت هەیە وایە هێمنی شاعر هۆی ئەوە چییە؟ چون باسی ئەدەبیاتت کرد چەند هۆیەکی هەیە یەکێک لە هۆ هەرە سەرەکیەکان ئەوەیە وەک هێمن بە زمانێکی نووسوێتی کە زمانێکی ساف و سادە و ساکاری دێهاتی کوردەواریە بەڵام بە ئەوجی توانای ئەدەبیاتیشە ئەوجی توانای ئەدەبی و دەوڵەمەندی و فانتاسیەکی یەکجار زۆری دەنێ و مەسەلەن شێرەکانیدا هەیە دووەمەوەی کە شێرەکانی مامۆستا هێمنی ملۆدیسکن ینی گۆرانیان دەنێودایە یانێ ئەمن هەم وەزنەکەی خۆشە پێش وەزنەکەی زۆر ڕاحەتە هەم وەزنیە هەم بۆ خۆی وشەکە ئامەسەن دەبینی شێعرێ زۆر عەزیمە بەس نەوعی وشەکانی ناخۆش و تەق و ڕەق و قورس درەنگی گەردنی دەڵێ قورینگە مەسەن ناتوانین بیکەی گۆرانی مەسەن تەشبیهەت جوان نییە ینی ڕەنگە وەختی خۆی مەسەن کابرا مەبەستێکی هەبێ لەوەی بەس شێعرەکانی وی لەگەڵ ئەوەی کە ساکار و جوان زۆریش مەلۆدین ینی حاسان مرۆدی لەسەردا دەندرێ و ئەوە لەگەڵ مەلۆدیا دێتەوە من خۆم کە لەیرە گەورە بووم تو باسی 94ەکەی کە تۆ جەنابەت ئەو سێ دەکەم من 94 بە تیارەوە هاتینە وڵاتی سوێت من ئێستا کە 33 ساڵم و لە تەمەنی 6 ساڵەیە هاتمەتە دەرە لە وڵات وەختێ لاپەڕەی دیوانی هێمن لێ دەدەم باوەڕ کە ئەحساسەکەم لەگەڵ منە ئادوێ گریانی نیوە شەو ینی ئێواران و بە تایبەت ئێوارانە ینی درەنگ وەخت لە سعاتی دە بەولاوە بەل لەوە بخەوم مەحاڵە یانەی خوێنمەوە یا گوێ نەدەم بەو دیارە بەدەنگی جۆرا و جۆر کەس هینی کردە جاوەیە قسەکەت زۆر دروستە کە دیکلەمایان کردە و گوێ لێ دەگرم قسەکەت زۆر دروستە کە زۆر ساکار بەڵام لە عینی کاتتا فەوقڵادە دەوڵەمەند و شیرین و پوختەیەت لەوە باشتر نازانم چێمان هەیە ینی لاڵەشی دیکەشەیە کە پیاو دەبێت تەوەجۆی پێ بکات لە شێعرەکانی مامۆستا هێمندا هیچ شاعریەک بە بڕوای من نەیتوانیوە تا ئێستا لە نێو مێژووی کووردا دەو بوارەیدا ینی کە پەیوەندی عشق و ئازادی ئاوا تێکەڵاوی یەکتر بکە ینی ئەو مۆردە ینی بڕگێکی شێعرەکەی عشق بێ بڕگەکەی دی ڕبت بێتەوە بە ئازادی مەسەڵەن وەک ئەو بەرهەمی گۆرانەکەی دیکە هەر شێری ئەمنێ من کتومە تو باست کرد لەو دیوی چاوەکەمەوە ئەم گۆرانیە مەسەلەن ارتباط دەگەڵ شێعرەکەی داوە خولقا دقیقاً جا پێم خۆشە کە ئاماژە دووە کرد جا داوا دەکەم لە وتاقی ڕژی کە زەحمەت کێشن گۆرانی چاوەکەم بە دیمەنی کوردەواریەوە پێمابێ با ئیجازەی خۆت گۆرەمانە بخەنە سەر و لە بینارانیش داواکەین کە هەر بینەرمان بن و گوێ لەو گۆرانیە خۆشە بگرن بە شێعری هێمن و وتنی کاک بکار فەرموو
وەڵە بینەران ئەوەی گۆرانی چاوەکەم شعرەکەی ناوی چی بوو؟ شعرەکەی یادگاری شیرین وانە؟ وایە؟ وتم نەکا هەڵا بم تۆ تەجروبەت زیاترە کاک میکایل. دابەشکردنەکەیشی هەڵە نەبووم کاکاوێ وانە؟ بەڵێ کاکاوە تێبینی یەکەم هەیە ینی پرسیارێکیشمەیە لەسەرەوە ئەوانەی کە زیاتر کاری دابەشکردنی کارەکانی جەنابتیان کردا هەرسێکیان کیبۆردژەن یا ئۆرگژەن پیانۆژەن نەدام چۆنیان پێبێژن وای لێ هاتە ئینسانە ترسێ بڵێ کیبۆردژەن نییە بە خراپ باسکرا دیارە من مەبەستم خراپ نییە بە حال ژەنیاری کیبۆردن یەکی کاکاوەیە یەکێکی کاک دیدەنەوە یەکی کاکچیای مەدەنیە پێم جالبە کە ئەو سیانن و هەرسێکیان شاید نە یەک ڕوانگە بەڵام یەک ئاوێرەژن هۆکارێکی تایبەتی وا هەروە ڕوخساوە ئەوەڵەن کە ئەو مەسلەی دیارە لەناوت باشتر دەزانێت و مەسلەی دابەشکردن لەگەڵ مەسلەی موسیقی لێدان و مەسەن ژەنیاری بوون مەسەلەن فەرقی زۆرە ینی کاکاوە کە هەر لە ئەوەڕا من لێرە لەگەڵ ئاشناوم کە زۆر جەوان بە و دەمێ ئیستعدادێکی زۆری هونەری تێیدا ینی کەفی کردبوو ینی دەبوو ینی ئەو ینی بە بڕوای من کاوە موسیقای پاپی کوردیدا ینی نوعێک ئینقلابی کرد بەجددی ینی نەک دەبواری گۆرانەکانی بۆ من بۆ کەسانی دیکە گۆرانەکانی کاری ناسری هەروەتر کاک دیدەن و کاکسیا کە مەسەلەن دابەشکری جوانیان کردووە ینی پیا و ئەگەر ئەرحانە من ئەگەر خۆم نەبا مەسەن باسی گۆرانی یەکی دیکە با کوتپاتشیکردنەوەی بۆ بکەم مەسەلەن گۆرانێکی مەسەن وەک دڵم مەشکێنەیە مەسەلەن دڵم مەشکێنە مەسەن کە کاری دابەشکردنی کاوەیە ینی واقعان ئەو مەسەن دابەشکردنیە ینی شتێکی زۆر مەحشەر ینی نەبوو ینی تا ئێستا بەو شێوەیە ینی مەشوەیە کاکاوە دەستە و جێگەی دیارە بەڵێ حەق ئەو جار دیسانەوە کارەکانی دیکە ئەوە کاکچیایە مەسەن گۆرانی کردووە ئەویش گۆرانی کردووە بۆی گۆرانی بۆچی بەم دەردەم مەسەن ئەویش مەسەن بەڕاستی وەک زۆر عالیە دیدەن هەروەها چەند گۆرانی کردو دە و سێدەی ئاخر کە جەنابیشتە تێیدا بەشدار بووی کە مەسەن تراک یەکەکەی زۆر مەسەن شتێکی زۆر عالیە ینی وەک موزیکاڵی مەسەلەن تراک چوارەکەی هەروەتر ینی ئیشیان جوان بۆ ئەو جار ئەوە بەشێکیش ئەمن بە پێی شرایەتی ناهەمواری هونەری کە ئێمە هەمومان هەمانە نامێ بچم دە و بەعسەیەوە ئەوڕۆوە ویستومە لەگەڵ لەبەرەوەی کە بەعسەکەمان تۆزێک منحرف دەکات لە
ڕاسانتر بوو لەگەڵ یەک نەفەری بیکاو مەسەلەن ئەودان موسیقی پەیوەندێکی ڕوحیە ئەو پەیوەندی ڕوحیە دەبێ من لەگەڵ ئەو کەسەم هەبێ کە ینی ئەمسەن دقیقان ینی ئەوێن خۆوە تیۆریەتیست مەسەلەن تیۆریەتی دەگە بێنم مەسەلەن ئەم خۆ موسیقی نازانەما بەس خەڵقەتەن زەبط شدە شتێک دەو مێشکەیدایە مثلا کاو بوو نمونە ئەوەی لێ دەدا و ئەگەم بخۆم موزیسیەم بام و لێمدا باودا بشک هەر ئەوام لێ دەدا بخۆم یانی ئەوەندە ئەو پەیوەندیە نزیکە هەر لەگەڵ دیدەنیش و لەگەڵ چیاش هەر بەو شێوەی جا شتیش ئەوا بێت تەبیعەتەن باشتر دەردەیت باشتر کوالتی باشتر دەردەیت ناوتم من زیاتر لەسەرەوە هین بووم کە ئایا ئەمە شانسی وای هەڵکەوتە چون شانسیش بووایە زۆر جووت شەشە هێناوە يعني وەکو ێژ جا بۆیە دەڵم ئایا ئەمە چون هەرچەند تۆ باسی ئەوەت کرد وتە شاید بەحسەکە نەگۆڕین ناهەمواری هونەری هەیە بەڵام لە هەندێک سەریش بەرحاڵ ئەڕۆخسێت و شتەکان دروست ئەمێن باسی لێرە باسی کاوە و دیدن و چیا و کوالیتەی ئەوانە وەک هونەرمەند مەسەلەن دابەشکەر و ئەوە کاوە گۆرانیانیان کردووە ئەوە بەشێکە بەشێکی دیکەش بۆ مەشهوربوونی ئینسانێکی ئەگەر مەبەستت لەوەیە کە بەحسەت کرد شتی دیکەش دەبێ بێ بۆی کە بێ قەت بەتەنیاوە نیە ینی دەبێت زەمانەکەی دروست بێ دروست بێ شاشە جووت چێش بێنەیە دەبێ بە قەولی جەنابەت جووت چێشی بێنێ سەر و سیمای کابرای گۆرانی بێش چۆنە تەمەنی چەندە چەندە لەسەر شانۆی ئەو کابرایە دەتوانێت جەو بیگرێ و شانۆی بەڕێوە بەرێ گۆرانی بێژمانەیە خدا خداتە گوێی لە بگری دەستێدەیدا گە لەسەر شانۆی دەیبینی تۆ ناتەوێت بیبینی گوێی لێ ببگرێەوە ئەوانە کۆمەڵێک شتن کە بزنەری من ینی کەسێک کاراکتەرێکی دروست دەکەن بۆی پێ دەڵێن هۆنەرمەند کە دەبێوانەی هەموو تێدا هەبێ بۆەوەی کە بتوانێت ئەو بڕانە ببڕێ ئەو کاراکتەرە کە باسێکی ئایا هۆنەرمەندە یا ئارتیستە چونە هەموو ئارتیستێک ناتوانێت بێتە هۆنەرمەند ئارتیست ئەگە بە کوردی بێ ئارتیست دەبێت چی بە کوردی ئارتیست کلمێکی جیهانیە تەکمیلە کرد لە هەموو شتێک لەوەی کە باست کرد سیمایە شۆمەنیە دەتوانێت هەمویان بێ ئارتیست دەبێ هەمووی بێ ئەنا کارە فقط دەنگی خۆش بێ هیچی تراوادانی شگۆران بێ ئەوە دەنگی خۆش کاورە ئەگەر فقط جوان بێت و دەنگی نەبێت دەڵێن وەڵاوە ئەوڵی بەرنامەکەیدا ئیشارەی کچکۆلەمان بەوەی کرد کە هۆنەرمەند کە من پێم هۆنەرمەند دەبێت بخڵقێنێ بەتەنێت دەنگ ئەی خۆ دەنگی کەس لە من ناخۆشتر نییە دەنگی چی ئامەنگی گۆرایان دەڵێم دەڵێ قڕ نازانم لیتەی پێدا دێتە دەرێ بە سینگمدا نا بەڕاستی دەنگی خۆش دەنگی مثلا ئەخنا خۆش بە معنی خۆش تەفسیری ئێمەی کورد لە خۆش تەفسیری ئێمەی کورد لە خۆش ئێمەی کورد یان تا ئەو نسلەی منیش نازام ئێستا تەفسیرمان لە دەنگێکی خۆش دەنگێکی سوپرانە بەڵێ کێ ببوورە کێ بود دەنگێکی سوپران هەم زەمان کە قسەتە کرد خەجاڵەتم لە ئۆتاقی ڕژی ئاماژیان بەوە کرد کە میکرۆفۆنەکەم خراپ بووە نازانم ناوی کێت برد ناوم من نەبەر کوتم کۆمەلگای کوردەوە کۆمەلگای کوردەوە سنت بە پێی سنت قەدیم ئەوەی هاتووە کولەن ئەوانەی کە ناویان دەکرد و دەنجیان پێخۆش بوون دەنگەکان سوپران بوون لە پیاوەکانە لە پیاوەکانەوە تەنۆر ببەخشە تەنۆر سوپران ژنە بۆیە بۆ ئەمزای گۆرانی بێژی سوپران ئەوە برایم تاتلس ئەو سوپرانە دەگەی تەنۆری سەرن ئەوان سوپرانی تەنۆر سوپران فقط ژنە فقط ژن دەنگی سەری پیا و تەنۆرە برایم تاتلس مەزهری ببوورە مەزەنە سەی عەلی ئەزغەر ئەو کەتر تەنۆری زۆر سەرۆیە منزور لە کوردی خۆش بۆ کوردی ئەو نوع دەنگەیە کە مەسەن وەک شارەتە کرد برای ئەوەی کوتت چ بوو کاک سەید عەلی ئەزغەری کوردستانی مەسە ئەو دەنگە تیژە لەو تەبەقەی و مەسەلا تۆ چاو لەکرد لە کوردستانی باکوور 90% ئەوەی گۆرانیان دەڵێ ئاوایە لەو تەبەقەیە یانی وەک برایم تاتلس و ئەو تەبەقە هەمووی تۆ بزانە مەسەلەن لە
لە ڕۆژەڵات تۆزێک فەرق دەکات مەسەن لە بەس ینی مەعیاری خۆشببوونی دەنگێکی ئەو پێوانەیە وایە ئەو پێوانە نییە کە ئی منە مەسەلەن من بەسم لەوەیە ئاخە هەم دەرک دەکەم هەمەتوانم بێژم ئەرێ هەمەتوانم بێژم جێگەیەکی بۆ بڵنە بۆ تەوزیح ئەیرام ئەوەڵەن مەعیاری ئام یەکشت هەیە ئێمە ناوێت لە بیرکەین مەسەلەی نۆستالژیە دەنگی دروست و دەنگی خۆش یەکشتیش نییە کەسی وا هەیە دەنگی لە تەنۆرایە دەنگی زۆر چاکە بەڵام گیرایی نییە ئەگەر لە من پرسی بۆ نمونە جەنابەت کاگناسری ڕەزازی هەندەهینن پێڵەن دەنگی گەڕ ئەوە ناکرێ بێژی دەنگەکە ناخۆشە من بۆ چوونی کۆمەڵگا بە گشتی بە پێی ئەو ینی جەنابەت پێ وایە بەهۆی کارەکان ینی شێوازی گۆرانیەکانتیان پێ خۆشترە تا دەنگت مەزورەکەدەوەیە یا من هەڵەت تێگەیشت با ئازتکەم ئەمە لە چیرا باسیەوەمان کرد کە جەنابەت کوتت ئەوەی دەنگی خۆش بێت هونەرمەندە یان نیشتیشی وات کردووە ناوتم هەموو ئارتیستێک نابێتە هونەرمەند ئۆکەی هەموو ئارتیست هەموو ئەوەی کەەوە دەردەکەوێت ئەی 100% جا بۆیە هەزاران نەفەریش گۆرایی دەڵێ یەک دەبێت بە مەسەلەن نێودەکان دێتە دەریا جا ئەگە قەرابێ ئێستا ئەوەی دە کووردا گۆرانی دەڵێ هەمووی مەشهور بە وڵا دۆست و برادر گشتی کەس نەدەمایانی مەسەلەن جا بۆیە ئەو پێوانە چیانی چێ دەبێ ڕێگاکەی چۆن بدۆزێتەوە ڕێگاکەی چییە دەبێ ئەو زمینە فراهەم بێ زمینە غەریزی هوەریەکە ئەوە دەبێ فرادات دەبێ حدیقل دەنگێکدەگە خۆش نەبێ حدیقل جەنجەر نەبێ دەسەری خەڵکیدا ئەوە دوو ئەوەندەی معلومات و سەوات هەبێ کە بزانێت چ شتێکی هەڵدەبژێرێ وەک شێعر دقیقاً لەگەڵتم میلەتی خۆی بنازێ میلەتێکی کە ڕۆژانە هەزار نەفەری لێ دەکوژێ ئەوە نییەتەوە بێ پۆزی لەسەر لێ دێ و نازانم ئەتواری لەسەر دەرێنی خەڵکی بێ میلەتی خۆت بناسی بزانین لە چه کۆمەڵگایەکێت و ئەو هونەرمەندە موفەق دەبێت دەنا ئەوەی دیکە وەک بڵقی ئاوێ وایە دێتە دەرێ و دەنیشێتەوە لە ئاستە خۆی یانی ئەوە لەگەڵتم واقعیت من بەش بە حاڵی خۆم ئەگە من تعبیرێکم لە هونەرمەند چییە یەکێکەوەیە کە بە قەولی تۆ غەریزەکەی ئەو خوددادادی تر هەر لە ئەزەڵەوە ئەو ئێستادادەی هەبێ ئێستا چ لە دەنگ نابێت لە دژەنی نابێت چ لە نووسی نابێ دوو بە تایبەتەکە گۆرانی بێژ بێ دەبێ یا حتا ئەوەی کە دابەشەکە مەسەن هەمانەکە ئاوازدانەرە بەڵام خۆی ناڵێ دەبێ ئەدەبیاتی قەوی بێ دەبێ ببێ ینی ئەوە نییە بێژی فقط شعرێ بۆیە زۆربەی کارەکانە بینی شعری باشە مێلودی جوانە بەڵام بە یەک ناخۆنم جار ماچ نییە دەبێت ئەدەبیاتی باش بێ دەبێت کەراکتەری ناو کۆمەڵگا نەبزی جامعی بەدەستۆ بێ زۆر مهم نەبزی جامعات بەدەستۆ بێ وەقەت ئەگەر قەرارە پشت لە خەڵک کەی لە وەختێکیشا پشت لە خەڵکەی کە لە پێش خەڵکۆی کە بە دوای خۆتا بیان کێشی ینی ئەو وەزیفەی تەواوی ئەو کەسانەیە کە گۆرانی دەڵێن یا ژەنی نیاوانە و ئەوانە بە نەزەری منە بنە هونەرمەند جا ئێستا کە ئاماژەت بەوە کرد چ کارێک یان ببوورە چ کارێک نا کام گۆرانی بێژت تۆ پێت خۆشە لە کووردا لە کووردا لە کووردا عارفیش حەز ناکەم دادگانی هەروکو سەلیقە دەنی و مەسەن کرمانجەکاندا مەسەرەن جوان ئاجۆم زۆر پێخۆشە دەنێ و سۆرانەکاندا مەسەرەن دەنگی کاگناسریم زۆر پێخۆشە چوزانم دەنێ و ژنەکاندا دیسان باکووریەکی دیکە نازانم نێوەکەم پێری نازانم شتێکی وایە زۆرە دەنگی چۆپیم پێخۆشە شەری چۆپی مەسا و تەبیعەتە دەنگەی ژنانم پێخۆشە و پێشم وایە ئەو کچە پرۆفشنەلترین دەنگی ژنانی کوردیە ینی دەنگێکە کە ئیشی لەسەر کراوە قەیناکات دێ لەوانەیە مقامی تارەفێکی دەڵێ کەیفی خۆیەتی بەس دەنگێکی پرۆفشنەلە کە زۆر شتی دیکەی لەوەی زیاتر گونجایشی زۆرتر بۆ زۆر شتی دیکە کە نیشانیشی داوەوە موفەقیش بووە بە هەموو شێوەیەک
دەنێ و پیاوەکانیش دایترەوە ئەوە دیارە ناسر و لەناو زۆر ئەوانەی کە چوون بەڵێ کۆچیان کردووە باسی مردووەکان بکەین وەکو هەر وەکو سنووریتە ئەمە فقط وەڵاوانی چۆن ئەمێنم تارتۆفیقت پێخۆش تارتۆفیقم بێ حەد پێخۆش بۆ ئەو جار مامۆستا حەسەن زیرەکەوانە تعرف نییە ئەمە من خۆشم تارتۆفیقم لە گشتیان پێخۆشترە لە حەسەن زیرەکیشم پێخۆشترە خۆمە گوناح نییە ئەمە بە معنای ئەوە نیە ئەوانی تر خۆش نییە بۆ نمونە من سەلیقەی من لە هەمویان زیاتر ساڵح دیلانم پێخۆش بەس بۆ من بە شخصی خۆم مەسەن گۆرانی بێشەیە من دەتوانم یەک مانگ دوو مانگ شەو ڕۆژ جۆی لێ بگرم باش مەز نایڵم لەوەیداچێ مەسە لێم حاڵی ئەسان بە کوور نەبێ شتێکی بەس هەیە خۆشیشە بەس ئەمن یەک شەو یەک ڕۆژ دەتوانێت مەسەل ئەو ئەحساسە ڕۆحەکەیە هەموو دەنگ خۆشی ناتوانێت مەورد لاقی تۆ بێ یا من بێ وایە بە بەشێکی گەڕێتەوە نوستالجی بیرمان قەزی نوستالجی زۆر باشە ئێستا دەچینە ئەگەر ئامادە بن دۆستان لە وتاقی ڕژی گۆرانی دووەم کە دیسان شعری مامۆستا هێمنە پێشکەچێکین بە بینەران بە ئیجازەی خۆت ناسۆری تەشەنا فەرموو ئەمشۆ خەمی دوو کەم کەم دۆزەوەم بەرێ دەزارێ نامەوێت دوور ئەی کەم کەم تەشەناخ بۆتەوە ناسۆری دەروونم دیسان زامی کۆنە و بەمەی کۆنی دەبێمە و هەمکەم تەشەناخ بۆتەوە ناسۆری دەروونم دیسان زامی کۆنە و بەمەی کۆنی دەبێمە و هەمکەم وەرامەی گردەمەوێ ئەمشۆ خەمی دوو کەم کەم دۆزەوەم بەرێ دەسارێ نامەوێت تر ئەی کەم کەم مشت و ماڵی دەوێ ئاوێنەی ژەنگاوی خەیاڵ مەست و گێژم کا هەتا گاڵە بەجامی جەمکەم ئێستا بۆ چارەی خەمم گۆشەی مەیخانێژێن من کە ڕۆژێک دەمەویست میلەتەکەم بێ خەمکەم زۆر هانم و ئێساش دڵەکەم هەردەیەوێ سەر و ماڵم بە فیدایی خاڵ و خەت و پەرچەمکەم پیر و زۆر هانم و ئێستاش دڵەکەم هەردەیەوێ سەر و ماڵم بە فیدایی خاڵ و خەت و پەرچەمکەم وەرامەی گەردەمەوێ ئەمشۆ خەمی دوو کەم کەم دۆزەوەم بەرێ دەسارێ نامەوێت تر ئەی کەم کەم پەناتێیگەیوم لەم وڵاتە هەموو شت زۆراڤنی ئادەمکەم ئێستا بۆ چارەی خەمم گۆشەی مەیخانێژێن من کە ڕۆژێک دەمەویست میلەتەکەم بێ خەمکەم
پیروز زۆرهانم و ێساش دڵەکەم هەردەیەوێ سەر و ماڵم بە فدایی خاڵ و خەت و پەرچەمکەم پیروز زۆرهانم و ێساش دڵەکەم هەردەیەوێ سەر و ماڵم بە فدایی خاڵ و خەت و پەرچەمکەم وەرامەی گردەمەوێ ئەم شۆخەمی دووکەم کەم زەوەم بەرێدە سارێ نامەوێ تر ئەیکەم کەم وەرامەی گردەمەوێ ئەم شۆخەمی دووکەم کەم زەوەم بەرێدە سارێ نامەوێ تر ئەیکەم کەم ئەوژە گۆرایی ناسۆریتە شەنا شێری مامۆستا هێمان دیسن دابشکردنی بەڵام ئەم جار کاک دیدن داواشکردنی کاک دیدنە ڤیۆڵۆنەکانیش منم پشتم شکاتەوە ڤیۆڵۆنانم لێدامی کرد دەستت خۆش بێت نادەستم خۆشی چی دەڵێم پشتم شکاتە وەڵێ پشتی خۆش بێت ئەزایی بۆ کۆکەکەی زۆر سەختم کاک وا بە کۆکەکەی فاداینتان کرد بوو هەر پشتم شکاتە جا شوێنی بەرزی نووسی بووە بە دڵی خۆی کاکم لێدا بەس چی لێدا باوەڕ کە 6 مانگ دەبووە ڕاضیم بۆ بکردایە کە قووەتم گرتەوە بتوانم لێ بدایە بەرحاڵ هیوادارم کە سێدەکەت نەزانم چۆن گوزارە باش بوو خۆت لێ ڕازی بووی وڵی تا سێدە لە کوردیدا خۆ پرۆژێکتێک نییە ئەتۆ کە هاتە دەستت پاسەیەوە ئەو دەمەی کە ماستەرەکەت کرد و هێناتە دەستت تازە تۆ حیسی گوێی دەکەی گۆج بووی چی بکەی بە دەستەوە چی لێ بکەی خۆ بوانێکێک نییە کوردیدا مەسەن بڵێ مەسەلەن ببێتە شتێک بۆ تۆ فقط پێناسەیەکی هوەری بۆ تۆ ئاسەواری تۆ دەمێنێتەوە کاکە با من پرسیارێکم هەمیشە لە جوانیەوە ئەم شتە ئەمە زۆر باس کراوە قەزێ مادی قەزدەی پوڵ قەزێ ئەمەوان قبول مەکاکە سەختە بازارەکە زۆر بازارێکی عجیب و غەریبە خراپە ئەو شتەی ئەو پێزانینەی کە شاید کۆمەلگا دەبێت جواب باتۆ هەموو گۆرانی بێژەکان دەڵێن جواب نادنەوە باشە ئەمە فقط قەزەی کووردە ئایا هەروانیە لە هەموو هەروایە لە هەموو دنیاە بەس کورد زۆرتر وایە بۆ ئەوەش دلیلی تایبەتی خۆی بەحسێکی دیکەیە کە بۆچی وایە چینچین وڵەت و کللتوری موسیقا و ئەرزشی هوەری و ئەرزشی هوەرمەند و ئەرزشی ئەو ئەرزشانە میلەتێک دەزانێت کە بەڕێوەبەریە بێ کە دەوڵەتی هەبێت کە مێژووی دەوڵەتداری هەبێت کە وانێک میلەتێکە من میلەتێکین چوار بەش و چوار چەپۆک و چوار تەحقیر و چوار کوشت و بڕین و چوار جوور بۆم بوو ئەو میلەتە دەفکری نان و ژیان و نەمردندا تاوەی کە پێکە گۆرانی و نازانم چی هەشتەی لەجێی خۆی دیە ئێستا ئەگە وایە ئەمە فاسیت یا ئەمە جوابەکەی کە ئێمە وەریەگرین کە تۆش قبولتە تۆ خۆت باسیەکەی جەنابەت ئەمنیش قبولمە دەڵم کاکە لە شەرایەتێکی ئاوادا لەوە باشتر نابێ بەڵام چارەسەری ئەمە میکایلە کاک ببوورە ئەڵە میکایل ماڵ نشوێ لە وەختی لە یوتوبیش لێ دەدەم دەنووسم میکایل مایکل جاکسۆن ئەوڵ دەجاتۆتی کاک میکایلە کاک ناسرە کاک نەجمەیە کاک فڵان زۆر کەس باشە هیچ کەس نەهات باسی چارەسەریە بکە زۆرمان بە چارەسەری کردووە بەس کەس خەمخۆر نییە قسا چارەسەرەکەی چییە؟ کێشەیەکی کۆمەڵایەتی باش چارەسەری ئەوە دەکەم ئێستا لەو وڵاتێک کە ئێمە و تۆ لێی دەژین ئێستا بەڵێ لە سوێد کێشەیەکی کۆمەڵایەتی دوو جار کافیە بێتە سەر شاشەی تلڤیزۆنی جاوە مەسەلەی ڕەهەندی پرۆبلێمی خارجیان فلستینگیان بێ ئەوە مەسەلەی ئێکۆنۆمی نازانم چی بێ هەر شتێکی بێ دوو جار هاتە سەر شاشەی تلڤیزۆنی حەلی بۆ دۆزراوە تەواو دەبێتی خۆ هەسا ئەزرە لە بەتر ناڕۆم لەسەری هەموو ڕۆژە لەسەر تلڤیزۆنی هەموو ڕۆژە هەر بیڵن ئەوە بەحسایی زۆر گرنگی کۆمەڵایەتیە کە
کە ڕەبتی بە ئایستا هەیە قەزیەی گۆرانی وێژەکان من ئەحساسەکەم هیوادارم بە هەڵە لێم تێنەگرن و دڵگران نەبی مەزورم شخصی فقط تۆ نیە باسی ئامەکەم چونکو ئەمە من پێم وایە بەش بە حاڵی خۆم پێم وابێ هەندێک بە خراپە لەسەری قسەکرا لەلایەن خودی گۆرانی وێژەکانەوە یعنی ئەوەی کە حکوومەتێ یا دەستگایەک یا ڕێکخراوێ حزبێک یارمەتی مادی نادا بۆ کاری هونەری ئەمن بەش بە حاڵی خۆم لەگەڵ ڕێزم بۆ هەموو خۆشم دەوێن خۆش دەزانی بۆ یامەتکرارەکەمەوە کە بینەرانیش بە حەڵە لێم تێنەگەن لە هیچ کوێی ئەم کوڕی زەمینا من هیچ کوێ لای لە دنیاش گەڕام و ژەنیارم و لەگەڵ تەواوی نەتەوایەکەی دیکەش کارم کردووە لە هیچ کوێ دنیا هیچ حکوومەتێ پارە سەرف ناکات بۆ کارای شخصی هونەری متوجهی ئێستا پدران بێ سێ دێ بکە یا کاک میکایل بێ یا فڵان بێ هەچ کەسێ بێ دەی ئەمە ناکرێ داوایش لە دەسەڵاتدارانی کورد دەکرێت کە لە بەشێکی لە کوردستان کە یارمەتی بدرێ ئەوانیش جواوەکە نادەن یا جواوەکە بە غەڵەت دەدەنەوە چارەسەر ئایا پێویست نییە هەیەتێکی ئەدەبی و هونەری و فەرهەنگی لە ناو خودی جەماعەتدا دروست ببێ بۆ تەکمیلی قسەکەی جەنابەت دەمەوێت من شتێکی ئیشارە پێ بکەم ئەوەڵەن کە موقعیەتی میلەتی کورد وەک موقعیەتی هەموو 124 دەوڵەتەی دنیا کە ئاڵان لە ئێفغان دەژێنێتەوە نییە ئێمە میلەتێکین ئەوەی هەمانە ماومانە تازە لە باشایەکی ماومانە لە زۆر بەشێر نەمان ماوە ئەو زمانەیە کە مە قسەی پێ دەکەین ئەو مێژوویە کە بەشێکی زۆری هەر نەنووسراوەتەوە ئەو ئادابڕۆشم و کولتور و ترادوخونەوەیە ئەوە ئەگە پشتگیرێکی حکومی دەوڵەتی مەبوورم مەبەستم کاری ڕەسەنی کوردیایی مەبەستم ینی ئەوە نەبێ بەرگەی ئەو لافاوەی دیکە ناگرێت بەرەونەمان دەڕوا بۆچی بەرەونەمان دەڕوا ئێستا تۆ چاپ قوجەنەوە بڕۆ یەکێک لەو تلویزیۆنە کوردیان هەڵکە ئەوانەی موسیقی دادەنن ئەمە سەیری ناکەم بۆ تعارفکەم من خۆم سەیری ناکەم بۆ تعارف بۆ تەئیدی قسەکەی من بەرەوە 24 سەعاتان زەبتی کەوت دوای جۆی لە بگرە بزانە یەک گۆرانی کوردی جۆ لە دەبێت لەوێدا یەک دابەشکەری کوردی بێ یەک شعری ئەدەبیاتی هەبێ یەک کابرای دەیڵێت سۆزی دەگەرویدا بێ ئاخر خۆئانی بە عەرزت کەم ئەو پشتگیرەی کە جەنابەت باسی دەکەی هەیە خۆ نەگنیە ملیارد خەرج دەکرێت بۆ بەشەی وەزارەتی هەیە و شتی هەیە و هەزاران کومیتەی بەڕێوەبەری ناوچە و چکۆلە و چکۆلەتر و ئەوانە پس بۆ غەڵەت خەرج دەکرێت ینی چۆن خەرج کرێ با پێ دەڵم ئێرە وڵاتی سوێدەوە بەڵێ خۆ من خەڵکی سوێدیش نیم خۆ من کوردم وایە ئێستا بچم ئەمن سێدەیەکی کاملەن کولتوری بە ژەنیاری ژەنیار وەک کەمانەکەی تۆ شتێکی کولتوری کوردی لێ بدەم شیوبلاوێک کە بۆم داوا بکە دەتوانێت یارمەتی وەرگری بۆ پڕۆدەکشۆنەی ئەو بۆ موسیقایەکێکە بۆ خۆی جێبەجێ ناکە یانی خۆی بۆ خۆی ناتوانێت لە بازاڕەکەی هاوێ خۆ من ناڵم هەمووی ئی کوردی وایە یان یەکێکی کوردی هەسم فەرق دەکات لەگەڵ هەموو دنیاچی ئەمە ئەو عارەتەمانێ بەس مشکلەی ئەسلی ئەوەیە ئەو بودجێ تەرخان دەکرێت و سەرف دەکرێت بۆ تۆ نیە و بۆ من نییە هەیە نەفەر هەیە کلیپی بۆ کراوە بە $10,000 لە لوبنانێ مەسەلەن هەیە نەفەر هەیە بۆ یەک کۆنسرتی لە سلێمانی ژێراوە 12 دەفتەری وەرگرتووە هەیە نەفەر نەوعی جیاواسەیە ینی خۆ بە دەڵێم ینی بە غەڵەت سەرف دەکرێت ئەمە حەقواوە بۆ بەشەی سەرف بکرێت کە گەنجینەی موسیقا و فۆلکلۆری کوردی دەوڵەمەند بکە نەک بۆ شتێکی کە هەر ئاوا دێ و دەڕوایان منیش هیوادارم بە قسەکانە گوێ بگرن و هەوڵ بدەن بۆ دەوڵەمەندکردنی موسیقای کوردی و پێم وایە ئێمە هەمومان دەبێ و کارە بکەین بە یەک و چون من پێم وایە لە سیاسەتمەدارەکان ئێمە دەستمان زیاتر ڕۆ ینی دەبێ یەکگرتوویەکی لە ناو خودی هەیەتێک دروستکردنی ناو هونەرمەندانە بەهەرحاڵ زۆر درێژە نادەین بە قسانە سپاس کە هاتی ئاخر وتار ئاخر قسە کام گۆرانی خۆتت زۆر پێخۆشە خراپەکانمان باس کرد وتم لە خوارەوە دەڕێن بۆ سەرۆ ئاخرش کامی زۆر پێخۆشە
کە خۆت لی ڕازیت؟ من گۆرانیان ئەو گۆرانیانەی کرد خۆی یەک دانە وڵای هەمویان ئەوانی بەعزەکانم پێخۆشە هاین سوودام یەک دانە ناتوان بڵم بڵە هەمان بەعزەکیان پێخۆشە چاوەکەمت پێخۆش بوو پێم خۆش بوو من وەکو بولبول پێم خۆش بوو زۆر سپاس بۆ هاتنت گەورەت کردین و بینەرانی بەڕێز تا هەفتەیەکی دیکە و میوانێکی دیکە بەخواتان دەسپێرین هەر شاد و بەختەوەر بن جا ئایسە بای بایە بکە میکایل لە کامەراکە بای بای